باوك ميداني امير روشه بشو بينين خالد حصبي شاليفان جحاله بيت قلمه بريس خالد دماتا باش با يدي دنابا حاله بيت قالو راوش تشاوايه كويدي نها اسد لدى صلاتنا ماي. مرحبا شكرا لانكم سپاس بۆ ئەو ئێوە کە لەگەڵمان بوون لەگەڵ مینەتەکانی گەلی سووریا بوون ئێستاش لەگەڵن بۆ ساڵبوون بەسەر ئەو چەتە زاڵمانە گەلی سووریا تێکڕا بە پێکهاتەکانی و پێکهاتە ئاینەکانی دڵخۆشن بە کۆتایی سەردەمی ڕژێمی ئەسەد کە ماوەی 35 ساڵ بەردەوام بووە لە چوارچێوەیدا گەلی سووریا زۆر ئازاری چەشتووە لە ماوەی چەندین دەیە مافەکانی زەوت کراوە ئێستا ئیمڕۆ دڵخۆشە سەرکەوتووە خۆشی خۆی لە گۆڕەپانی ئازادی دەردەبڕێت کە لە 2011ەوە ئەو دڵخۆشیان دەستیان پێکردووە و شۆڕشەکە بەردەوامە ئیمڕۆ ئاهەنگ دەجێڕن بە بۆنەی سەرکەوتن بەسەر چەتەکە تاوانکارەکانی ئەسەد گەلی سووریا کە ئیمڕۆ سەرکەوتوو بووە بەسەر دیکتاتۆرێک بکوژێک کۆمەڵکوژێک لە 82ەوە لە سەدەی ڕابردوو تا 2004 2008 2011 هەموو سەرکەوتن بوون تۆمارکراون بۆ گەلی سووریا. بەڵێ برێز خالد چاڵەکانی باوکی مەیدانی ڕاوشێ دوشۆپینی گەلو ئەف ڕەوشا لە سووریا هەیە متەواقع بوو 11 ڕۆژاندا ڕژێما سووریا بتەمامی بەهەڕفە بڤی ئەوایی گروپێن چێکدار پێشڕەویە بکەن. لە ڕاستیدا ئێمە هەندێک سەرنج و تێبینیمان هەیەوە پشتی پێشبینەکرا ڕووی داوە بەو خێرای ڕووخاوە تەنانەت ئێمە لەنان خۆشمان گرەومان دەکرد کە لە دژی جەنگی درێژخایەن هەبن کاتی زیاتر بخانێت بەڵام لە ڕووی بنچینەوە ئێمە ئەو متمانەیەمان لە گەڵاڵە ببوو کە کەس پاڵپشتی لەو ڕژێمە ناکات و رووسیا هاریکارەکانی ڕاگرت بوو بۆ ڕژێم ئێران و میلیشا تایفەکانیش بە هەمان شێوە وەستا بوون تەنانەت وڵاتانی دیکەش کە لە ڕووی سیاسیەوە پاڵپشت بوون وەستا بوون بەڵام کاتێک ئەو وڵاتانە هاریکارەکان ڕاگرت دوای ماوەیەک هەموو سوورەکان دڵخۆش بوون من دەڵێم هەمویان چونکە ڕژێم کاری لەسەر ئەو ڕەوت و بیرکردنەوە نەتەوە پەرستە دەکرد و بە شۆڕشەوە بەرپەرزدراوە بێبەریە لە ئەسەد دام و دەستگەن تەواوی پێکهاتەکان ئامدگەل بێتەکردن چاوەتە ئامدگەل بیرۆ بچنین جودا بێتەکردن چاوەتە ئامدگەل تەرکی باجەباکی بێتەکردن. لە دەستپێکدا ئەو جەنگی ئێستا جەنگی تەحریری شام نییە بۆ زانیاریتان ئەمە سەرپەرشتی بەسێک لە ئۆپەراسیۆنە سەربازەکان دەکات بەڵام ئەو لایەنە نییە بەتەنیا ئەو لایەنە گۆڕانکارەکان ئەنجام بدات ئەوەی کە لەسەر زەوی تێبینی دەکرێت گەلی سووریان ڕۆڵەکانی سووریان بە تەواوی پێکهاتەکانیان بە تێکرا پێکهاتە ئاینورتەوەکان و پابەندە سیاسیەکانیان بۆیە هەیئەی تەحریری شام بەشێکە لە ئازادکردنی سووریا نەک بەشە سەرچێکە بێت لەلایەن چی دیکە ئەوەیە کە تەحریری شام لەگەڵ بڕیاری گەلە لە بڕیاری گەل و چوارچەوە بڕیاری گەل دەرناچێت بەڵێ چۆتە حەلاب پێکهاتەکانی لەگەڵ بووە بە سەحیف سوورانیشی تێدایە وێڕە ئەوەی کە کوردیش هەن کە پێکهاتەی کورد بوونیان هەیە لەوێ هەمویان گەواهی دەربوون لەسەرەوەی من ئاماژەی پێدەدام کە ڕۆژێک لە ڕۆژان هەمویان داوا دەکەن کە مامەڵەکە زۆر باشتر بووە لەو مامەڵەی کە ئێمەی لە ڕێی هاتوون ئەوان پێ ڕاهات بوون و ڕژێمەکە لە ناواخنی بیرکردنەوەی خەڵکی چەسپاند بووی واتە لە خەڵکانی بەڵچێش دەکرد لە دەروی سنوورەکان بۆ کوشتنیان ئەمە گەلی سووریا دەرفەتێکە بۆ ئەوەی خۆی بەڕێوەبەر و فەرمانڕەوا بێت لە سووریا ئازادی ببەخشێت بە سووریەکان و کەڕامەتیان بۆ بگەڕێتەوە بۆیە تەحریری شام و لایەنەکانی دیکەش لە پێکهاتە سیاسی سەربازەکان ئەوان تەنیا لایەن نەبوون تێکەڵچێش و تەواوکەری لایەنەکان بوون ئەوانەشی کە ڕژێمەکان جێشت ئەو ڕۆڵی بەندکراوەکانن شەهیدەکان و ونبووەکانن ئەوان بوون کە دەستیاندایە
مەشغەڵی ئازادی بۆ ئازادکردنی و گەڕانەوەی سووریا بۆ گەلە ڕاستەقینەکەی خۆی. بەڵێ کەواتە نها لە سووریا سەردەمێکی دوونە ئەنی لەوێ سبێ سەردەمێ پشتی ئەسەدە کەواتە سەردەمێ پشتی ئەسەد لە گۆڕ خواستەکە گەلین سووری بەر ئەنجەمێ ئاوا دەربازبووی خەڵکی سووری تێدا گەلێک دەردەسەری دیتنە پێویستە چاوە تەعامد گەلوی واقعی بێتەکردن گەلو چاوە ئیدارە خەڵکی سووریە بێتەکردن چاوە برینن خەڵکی سووریە و گەلێکن کورن بێنە تەداویکردن بێنە دەرمانکردن ڕاوشان بێتە چارەسەرکردن. لە دەستپێکدا ڕژێمی تاوانکار و مجریم سووریای تێکداوە لە زۆر لایەنەوە لەلایەنی ئابوووریەوە سووریا لە خراپترین وڵاتانەیە لە ئاستی عەرەبی لە ئاستی کۆمەڵایەتی پێکهاتە کۆمەڵاتەکانی پچڕاندووە ئەو کۆچەی لە سووریا ڕوویداوە لە مێژووی مرۆڤایەتی بەو شێوەیە لەیس وڵاتێکی دیکەی جیهان تەنانەت لە جەنگی دووەمی جیهانی بەو شێوەیە ڕووی نەداوە بۆیە کۆمەڵگەی سووری لە بنچینەدا پارچە پارچە بووە. بەڵێ پێکەوەڵکاندن و گەڕانەوەی متمانە بۆ ڕۆڵەکانی سووریا کە لە دەرەوەن ئەستەمە ئاسان نییە پێویستە بێتە وڵاتێک ڕێز لە هاونیشتمانانی خۆی بگرێت و پلانیان بۆ دابڕێژێت بۆ ئاراستەی ژیانی خۆیان و دڵنیاییان پێ بدات. بێگومان ئەمە بڕیارە لەستی خەڵکەکەیە بۆ گەڕانەوە و هیوایان پێدەدات وردەکاریەکان ڕەنگە کاتی بوێت چونکە باردۆخی ئێستا دەبینیت بەرپرسارەتێکی مەسنە لەسەر ئەستۆی ئەو لانانەی لەو قۆناغە ڕاگوزاریە سووریا بەڕێوە دەبن. بڵێ مە کاتی دەوێت بەڵام ڕۆڵەکانی سووریاوانەی لە دەرەوەن ئەوان توانستی گەڕانەوەی بۆ سووریان هەیە بۆ بەشداریکردن لەو قۆناغە و بۆ ئەوەی بەشدار بن لە بیناکردنەوەی سووریا و گەڕانەوەی بۆ سەر پێکەی خۆی و ڕابردووی. هەڵبەتە بەڕێز خاڵت بە ملیونان هاوڵەتی سووری دەربدەری وڵاتان بوونە gelek caran pir savan penaberên Sûrî weke pirseke siyasî te hesibandin bêguman riqekî netewêya nejadî li hem berwan te bikaranîn rewşan perîşan bûye kevata niha welatê wan azad bûye yanî taşan giringê êdî xelkê Sûrî bi temamî vegerine ser mal û halên xwe û şêwazê avakirina Sûrî tu zanî jêrxanê Sûriyê wêran bûye taybetî Helebê ku paytexta pêşesaziya Sûriyê bûye jêrxana wê wêran bûye taşan giringê êdî xelek vegere û di çarçûvê vegera xelkî da êdî ser rûşnî Sûriyê bêt avakirin dibe gelek ev zehmet be proses lê dest pê bête kirin. ئەو قسەیە لە ڕاستیدا لە کاتێکی کەم پێویستە کاری لەسەر بکرێت لە قۆناغی ڕاگوزەری سیاسی ناکرێت وەختێکی زۆر بخانێت چونکە دەبێت ڕێکخراویەکی تۆکمە ببیندرێت بەتابەت لەلایەنی ئەمنی ئەبۆشەکان پڕ بکرێتەوە ترس هەیە لە تەشەنەکردنی و کردەی ئەمنی ڕووداوی ئەمنی لە چوارچێوەیدا ئەو پرسانە بەڕاستی پێویستە پرۆسەی لە خۆگرتنی تەواوی پێکهاتەکانی سووریا بێتە ئەنجامدان بێجگە لەوانەی کە لە چوارچێوە دیاریکراون و ڕێکارە تایبەتەکان و دیاریکراوەکان کە تاوانی ئەنجام داوە و دەبێت هەمووان مافیان پارێزراو بێت وێ ڕێەوەش دەبێت کاریگەریان هەبێت لەسەر داهاتووی سووریا تاوای ڕۆڵەکانی سووریا پێویستە و ڕۆڵان پێ بدرێت بۆیە ئێمە ئاماژە بۆ دەدەین بەڵێ دەبێت کار دەست پێ بکرێت بۆ سیاست و داڕژنی سیاست و دەسەڵاتی سیاسی داهاتوو لە سووریا ئەمە پرسێکە دەکرێت لە خواست و چاودێری نێودەوڵەتیش بێت بە چەندین قۆناغ تێپەڕێت ئەوە هەندەش پێویست نییە کە بڕیارەکە بە خێرایی و ئێستا بدرێت. Êkiş pirsgirêkên ciddiyên Sûriya ku heta niha welê hindek dîmenên Dîmeşq em dîşîn şonda me dirêjiyê bi gotûbêja xwe bidên Boris Xalid